لە ناوچەی خۆسەریە هەموو ئەو پێداویستیە کانی کە پایەکانی دەوڵەتداریە پایەکانی بەهێزکردنی بەڕێوەبەریە لەو خۆسەریەدا هەیە چ لە ڕووی سامانی سروشتی چ لە ڕووی ئیدارەدانێکی ڕێکوپێکە ئەوەی کە لە ئەزمموی ڕابردووی چەند ساڵی ڕابردوودا بەڕێوەبەرێتی خۆسەری پێمان ئەڵێت کە ئەوانە توانیویانە بەڕێوەبەراتێکی سەرکەوتوو بچەسپێنن بەوەی کە ژێرخانی ئابووری خۆیان ڕێکخستوێتەوە بەوەی کە توانیویانە لە ماوەیەکی زوودا ڕەوشی ژیانی ئابووری خەڵک باشکەن بەوەی کە توانیویانە کە سیستمێکی بەڕێوەبردننی ڕێکوپێک بەڕێوە بەرن کە مافی هەموو ئەو تاکانەی کە لەوێن بە پێکهاتە جیاوازەکانی خۆسەریەوە دەستەبەر بکەن. کورد هەمیشا بێت هەماهەنگ و هاوکار بێ بۆ بەشەکانی تریش بە تایبەتی هەرێمی کوردستان کە ئەتوان بڵم چاوگی سربەخۆی و دەوڵەتداریە ئێرە ئەبێ پشتیوانی لە بەشەکانی تری کوردستانیش بکە هەرچۆن لە کاتی جەنگدا پەرلەمانی کوردستان هەماهەنگ و هاوکار بۆ بەناردنی هێزی چەکدار بۆ بەشی ڕۆژئاوای کوردستان ئێستش ئەرکێتی پەرلەمانی کوردستان دان بەو خۆسەریە دابنێ. ئەمە پێویستە پرۆژەی هەبێت لەسەری ئەم پرۆژانەش ڕاستیەکەی خەڵکی تایبەتمەند ئەم پرۆژانە بنووسێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی پشتیوانی بۆ پیا بکرێت. تۆ خۆ دەزانی پەرلەمانی کوردستان لە کۆمەڵک حیزبی جیاواز و پێکهاتەی نەتەوەی و ئاینی جیاوازی تایە و پێویستە کات کە بەڕێوەبەرێتی خۆسەری خۆیان پەیوەندی لەگەڵ ئەو پارتە سیاسیانە باشکەن چکە من ئاماژەمدا بەوەی کە پەیوەندی دیبلۆماسیەکان پەیوەندی سیاسیەکان یارمەتی دەرن بۆ چەسپاندنی ئەو خۆسەریە حتمما یعنی ئێمە بەشێکین لەوەی کە پێویستە کات کە ئێمە هەم کوردستان یەک پارچەکەین و هەم ئەو بەشانەی تری کوردستانیش کە پێویستیان بە هاوکار و هەماهەنگی و یەکدەنگی کورد هەیە کورد لەو شوێنانە یەکدەنگ و هاوکار بێت.